بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەخۆ هەموو پێنجشەمارێک کاتژمێر 5 ئێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی یاڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان بەرنامەی ئەم جارەمان دەپرسین ئایا کورد چۆن دەتوانێت سوود لە ئامۆژگاریەکانی دۆستەکانی وەربگرێت سەبارەت بە ڕیفراندۆم بە ئەنجام نەدانی ڕیفراندۆم بێکبان ئێستا لە هەرێمی کوردستاندا باسێکی گەرم لە نێو میدیا کوردیەکان و هەروە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە میدیا جیهانیەکانیشتا باسی لێوە دەکرێت ئەویش باسی ڕیفراندۆم و ئەنجامدانی ڕیفراندۆمە و ئەم ڕیفراندۆم دەنگدانەیەکی زۆری بە دوای خۆی داناوە و کووتمان هەر لە کۆمەلگەی نێودەوڵەتی و هەروەها لە ناوخۆی هەرێمی کوردستان بەوەی کە لایەنە کوردیەکان بەشێکیان لەگەڵ ئەوەدانین کە ڕیفراندۆم لە ئێستادا ئەنجام بدرێ و بەشێکی دیکەشیان لەگەڵەوەدان کە ئەنجام بدرێ و هەروەها بەرەی نەخێر و بەرەی بەڵێ دروست بووە لە واقعی ئێستای هەرێمی کوردستاندا هەروەها کۆمەلگەی نێودەوڵەتی دەڵێت کە نابێت لە ئێستادا ڕیفراندۆم ئەنجام بدەن هەروەها بەشێک لە وکووتمان لایەنە سیاسەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیش باس لەوە دەکەن کە لە ئێستادا باشترە کە ڕیفراندۆم ئەنجام نەدرێت و هەروەها دوا بخرێت. ئایا کورد چۆن دەتوانێت سوود لە ئامۆژگاریەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی و هەروەها ناوخۆ وەربگرێت بۆ ئەنجام نەدانی ڕیفراندۆم لە ئێستادا و دواخستنی ئەم ڕیفراندۆمێک کە ئێستا باسی لەوە دەکرێت. ئایا چۆن دەبێت ئەمە بکرێت و بێگومان هەر لایەنێک بیانی خۆی هەیە بۆ ئەوەی کە لە ئێستادا ڕیفراندۆم ئەنجام نەدرێت باز لەوە دەکرێت کە لایەنی ئابووری و هەروەها دارایی و سیاسی و سەربازیش هاوکاری ئەنجامدانی ئەمە ڕیفراندۆمە نیە لە ئێستادا باسی لێو دەکرێت بۆیە دەڵێن دەبێت دوا بخرێت هەروەها کۆمەلگەی نێودەوڵەتی لەگەڵی دانیە هەروەها کۆمەلگەی نێودەوڵەتی دەڵێت بندان بە ئەنجامی ڕیفراندۆمەکە دانابێت ئەمە گرنگترین لایەنێتی کە دەبێت کۆمەلگەی نێودەوڵەتی دان بە ئەنجامی ڕیفراندۆمەکەدا بدنێت ئەنجا دوای ئەوە دەتوانین دەوڵەت ڕابگەێنین یان باس لە بوونی دەوڵەت بکەین ئەگەر دان بە ئەنجامی ڕیفراندۆمەکەدا نەدرێت ئەو ڕیفراندۆمە و دەڵێن باتڵ دەبێت و هیچ تەسیرێکی لەسەر کۆمەلگەی نێودەوڵەتی و هەروە دەوڵەتی کوردی نابێت. وەروەها باس لەوە دەکرێت کە خەڵک موچەی نییە خەڵک لە ڕووی فکری واروەها ڕووی ئابووری و داراییەوە لاوازە لە بەرامبەر ئەمەدا خەڵک بەدەم ئەم داواکاریەوە نادرێت کە دەنگ بەسەر بەخۆی هەرێمی کوردستان بدرێت و خەڵکیش دەپرسێت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەیتوانیوە موچە چارەسەر بکات چۆن دەتوانێت لە ئێستادا باز لەبوونی دەوڵەت بکات و هەروەها نەیتوانیوە هەرێمێک بەڕێوە بات ئیسا باز لە دروستکردنی دەوڵەتێک دەکات کە دەوترێت دروستی دەکەن و هەروەها ئێستا پڕۆپاگەندەی بۆ بڵاوەکرێتەوە زۆر جارش ئەو لایەنانەی کە باز لەبوونی دەوڵەت دەکەن دەڵێن ئەگەر بەدیلێکە بێ بۆ دواخستنی ڕیفراندۆم ئەوە ڕیفراندۆمەکە دوا دەخەن ئەگەر بەدیلێکی باشە بێ بێگومان وڵاتانیش باز لەوە دەکەن کە لە ئێستادا ناکرێت ڕیفراندۆم ئەنجام بدرێت لەبەرەوەی کە ئەوان احترافی پێ ناکەن چکە کاتی ئەوەنی ئێستا وەزعی ناوخۆ باش نییە هەروەها یاسا پێشێ لەکرێت پەرلەمان پەخراوە و لایەنی ئابووری و دارایی خەڵک باش نییە لایەنی کۆمەڵایەتی خەڵک باش نییە کوردستان بە دۆخێکی هەستیار و ناخۆشدا تێدەپەڕێت بۆیە لە ئێستادا ئەنجامدانی ڕیفراندۆم کاریگەری نابێت ئەمە قسەی کۆمەلگەی نێودەوڵەتی هەروەها لایەنە سیاسیە کوردیەکانی هەرێمی کوردستانە بۆ نمونە وەکو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە زۆر جار هەر دوێنش بەیاننامەیان لەسەر دەرکردووە لەم چەند ڕۆژەدا کە ڕیفراندۆم دوا بخرێت ئەنجام نەدێت لەبەر ئەوەی ئێستا کاتی ڕیفراندۆمنی ئەگەر بشکرێت ئامانجەکانی کورد بەدی نەهێر ئەو ئامانجە گەورانەی کە کورد چەند ساڵانێکی زۆرە لە پێناویدا خەباتی چەکداری و مەدەنی دەکات هەروەها شەهیدی بۆ داوە خوێنی لە پێناودا ڕشتووە ئەو ئامانجانە بەدی ناهێنێت و باسی لەوە دەکرێت زۆر جار ئەم ڕیفراندۆمە تەنها مەبەستێکی شخصی و کەسیە. ئایا کورد لێرەدا پرسیار ئەمەیە کورد چۆن بتوانێت ئامۆژگاریەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی و هەروەها ناوخۆ وەربگرێت بەوەی کە ڕیفراندۆم ئەنجام نەدات و با بچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی کاک هەورامانمان لەگەڵا لە قەزای پێنجۆنەوە کاک هەورامان ئەم کاتت باش فەرموو. کاک محەممەد سەلام عەلەیکوم. کاتی تۆش باش. زۆر سپاس بەرنامەکە لە یەکەم کاک محەممەد. سپاس دەکەم کاک هەورامان فەرموو. وەڵا لە ئیستادا ئەتوانم بڵێم ڕیفراندۆم ئەبووە نەکرا چونکە ئەو دۆستانی و دەوڵەتیانی کە کورد هەیەتی لە هەنێشتا لەوە چێ لە دەستی بدا چونکە مەسەلەن هەنێشت هەیە لە دەرەوەیەتە بۆ کوردستان بۆ یعنی لە نێودەوڵەت لە وڵاتانی دەرەوەیەت ئیتر مەسەلەن کورد پشتی بە دەرەوە بەسوە یعنی هیچ سوودێک لەم ڕیفراندۆمە نابینێت چونکە خەڵک تەواو برسیە بێت. بەڵێ
کاگەڕان پێشدیارت چییە و دەبێت چۆن ئەم ڕێفراندۆم ئەنجام بدرێت و دەبێت لایەنە کوردستانیەکان چی بکەن بۆی کە ئەنجامدانی ڕێفراندۆم دوا بخەن و ڕێفراندۆم چی دەوێت؟ وڵی ئەم ئەبێت کورد لەناو خۆیان جارێ یەک بێ هەموو یەک هەڵوێست بێت هەمووی هەڵوێستی ئەمە بەدیەکەی لە ناو کووردا کاگەورامە یەک هەڵوێستی بەدی دەکەیت لە ناو کووردا بەڵێ یەک هەڵوێستی بەدی دەکەی لە ناو کووردا نەوەڵا هیچ یەک هەڵوێستیەک نییە ئەگەر بڵین ئەم ڕێفراندۆمە ڕای جیاواز زۆر زۆرە چکە ئایسەکە ڕای جیاواز زۆر بوو لە ناو میلەتی کووردە لە حەز میلەتێکی ترا بە ڕای جیاواز زۆر بوو ئەو ڕێفراندۆمیش بکرێت هیچ سوودێکی نابێت چونکە لەناو میلەتەکە خۆیان یەک نین ئەگەر یەک بوونە ئەوە شتێکی تر بوو بەڵام کە یەک نەبوون ئیتر ڕێفراندۆمی چی و شتیشی کاگەورەمان پێ دوایە هاوڵاتیان لە ڕووی ئابووریەوە خزمەت یان ئەتوانن سوود بەم پرۆسەیە بگێنن لە ڕووی ئابووریە ئامادەکاری باشیان هەیە بۆ ئەم پرۆسە؟ وڵی بڕوام نییە یعنی من لەو بڕایان سوودێکی وای نەبێ ینی هاوڵاتیان لە ڕووی ئابووریۆ یعنی هەموو هاوڵاتیەک سێرەکەی هەموو هەچی لەم وڵاتەیەژی هەمووی لە قەیرانە یعنی قەیرانی بێموچەی و بێپارەی و کۆرە ئەیتر حەیش شتێک لەم وڵاتەیە ینی لە جێ خۆیانی هەموو شتێک هینە خراپە. کاگەورەمان باس لەوە دەکرێت کە دەبێت ژیانی خەڵک بە شێوازێک لە شێوازەکان باشتر بکرێت و موچیان بۆ بگەڕێنێتەوە و لایەنی دەرونی خەڵک باشتر بکرێت و دوای ئەمە داوا لە هاوڵاتیان بکرێت بەرەو ڕێفراندۆم بڕۆن و ڕێفراندۆم ئەنجام بدەن دەبێت ئەمانە بکرێت بۆ چوونی تۆ چیە لەسەر ئەم قسەیە؟ وڵی بۆ چوونی من لەسەر قسە من لەو بڕایان یعنی ئەگەر خەڵک لە ژیانێکی لە ژیانێکا بێ خوشگۆزاران بژیت یعنی پێویستی بە هیچ شتێک نەبێ و ئەتوانێت مەسەلەن بڕات ڕێفراندۆم بکە بەڵام لە ئێستادا کە یعنی تۆ ڕێفراندۆم بکەی وڵاتانی دەرۆ لەگەڵ لە خۆتەکەی بە دوژمن تۆ دوژمنایەتی لەگەڵ وڵاتانی دەرەوە کە هیچ وڵاتێک ڕەزانیە بەم ڕێفراندۆمە کە وڵاتە یعنی وڵاتە جلهێزەکان ڕەزان نەبوون بەم ڕێفراندۆمە یعنی ڕێفراندۆم ئیسادەی چییە بێ سوودی چییە بێ؟ زۆر باش کاگەورەمان جانمت پێ دووە لە ئێستادا ڕێفراندۆم ئەنجام بدرێت باشترە وەک لەوەی کە دوا بخرێ ویلایانی کۆمەلگەی نێودوڵەتی و لایەنە سیاسەکان بەشێک لە لایەنە سیاسەکانی ناو هەرێمی کوردستان و کۆمەلگەی نێودوڵەتی بازەوە دەکەن کە دەبێت ڕێفراندۆم دوا بخرێت پێ دوایە لەم بینەیە کامیان بکرێت باشتر ڕێفراندۆم بکرێت یان دوا بخرێت؟ وڵی بەڕێ یعنی ڕای هەموو میلەت وایە یعنی ڕای هەموو یعنی چاوان ڕای جیاوازەیە کە ڕێفراندۆم لە ئێستادا دوواسە چونکە بۆ ئەوەی هەموو حیزبەکان یەککەون یەک هەڵوێستیانە بێت لە هەموو میلەت هەموو یەک هەڵوێستیە بێت بەرەو سندوقەکانی دەنگدان بڕوا دەنگ داد بە بەڵێ نەک ئەم بڵێ دەنگ بەدە بەنە خێر و ئەم بڵێ بایکۆتی ڕێفراندۆم کە من لەو بڕایان یعنی هەموو یەک هەڵوێست بێت بۆی یعنی تر بەگوێ کۆمەلگای نێودەوڵەتی کەین ڕێفراندۆم نەکرێت. بەڵێ سپاس بۆ کاگەورەمان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ سەرنج و بۆ چوونەکانت کاگەورەمان ئاماژەی بەوە کرد کە بەرامبەر پرسیارێکی مندا کە ئایا ڕێفراندۆم ئەنجام بدرێت لە ئێستادا یاخود داوا بخرێ ئەوتی دوا بخرێت دەبێت لایەنی ئابووری و لایەنی ئابووری و دەرونی هاوڵاتیان باشتر بکرێت و دوای ئەوە داوا لە هاوڵاتیان بکرێت کە بەرەو ڕێفراندۆم بڕۆن و بە گیرفانی پڕەوە بە خەیاڵێکی خۆشەوە نەک فکریان لای ژیان و باری گوزاران و موچەکانیان بێ کە سەرەتاییترین مافی هاوڵاتیانە بەڵام نادرێت. بەڵێ نالیمان لەگەڵە لە قەزای پێنجێنەوە فەرموو کاک نالی. زۆر سپاس دەکەم کاک نالی. برای بەڕێزم بەیفەتەوەی بەرنامەکەت و دەستخۆشی لێکەم زۆر سپاس لە ڕاستیدا ئەم ڕێفراندۆمە هیچ گومانی زیانە بەرەو هەڵگێرمانەوە ئەوی ئەگەر بکرێت بەڵام من لەو باوەڕەدام پەشیمابوونەوە بە ڕوخساری هەموو سەرکردەکان و دیارە و بە ئاشکرای ئەیانەوێت بەرزیلێکی وایان دەستکەوێت هیچ کە بەرزیلێکیان دەستکەوتەوە بەڵام ئەیانەوێت وە کاتێکی فشار بەکاری بێن بۆ حکوومەتی عێراقی و بە دڵنیاییشەوە پەشیمان نەبنەوە ئەلەم چەند ڕۆژەی داهاتوە بە دڵنیایی ئەگەر پەشیمان نەبنەوە ئەوە بە تەنیا پارتی ئەم ئەستێگرۆتە ئەستۆ ئەو ڕێفراندۆم بەڕێوە بات بەڕاستی لە کوردەواری خۆمانە ئەسپەشێ هەیە ئەسپەشێ ئەڵێ یان ئەفرێت یان ئەوی ناڵێن پێویست ناکات دوو ڕێشاشەکەتان زۆر باشە کاک نالی پێ دوایە لە ئێستادا حقیقەت من پێم وایە ئەم ڕێفراندۆمە دواخرێ ئەگەر بکرێتەوە کارێکی خراپ و خەڵکی ئامادەکاری بۆ دەکردەوە دەنگی بەڵێ دەرەچێ لە بەرەوەی تەزیرێکی زۆر زۆری ئامادە کردەوە وەگاڵی دێنەکە بارزانی کە هاتە سلێمانی بە کۆسەر نەم لەو شوێن و لەو شوێنەوە لە شارەکان و تەنانەت لە ڕۆژاواشەوە هێنابوو بۆی چۆڵی ئەو
کردبوونەوە دەماوەنی و پێ قەرەباڵەسەن و پێش کۆمەتکەن بەڵام لە ڕاستیدا هیچ کۆمەتێکی تێدا نەبوو بگرا بێحورمەتی بوو بەرامبەر بۆ پیاوەڕیشتیانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بڵاو بوونەتەوە بە دوای پاسەکە ئاگەڕەکە هێناوە میان نازان چۆن بگەڕێنەوە شارەکانی خۆیان ئەمە بەڕاستی بەرامبەر بە دەنگی کۆن بەرامبەر بە هاوڵاتی کۆن ئێمە بەڵێ کاک ناڵی سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرۆنم دەرفە دەبوو کاک ڕۆژگارمان لەگەڵە لە سلێمانیەوە نامەوێت پەیوەندیەکە لەسەر هێڵمێنەوە کاک ڕۆژگار فەرموو ئالۆ کاتتان باش زۆر سپاس دەکەم کاک ڕۆژگار بەڵێ وەڵاهی لەسەر تەوەرەکەتان دەستخۆشتان لێ دەکەم شتێکی زۆر جوانە بەڵام وەڵاهی هاوجینە بۆ وەختتان زۆر ماندوو بکەن بەو شتانەوە بەڕێزم بڵێ یعنی دیارە کە شتە بەدەستی بەدەستی شوێنی و چێ وەختی شێ دەکەن چێ وەختی شوێ ناکاتن کاک ڕۆژگار پێ دوایە ئەو خەباتی کە کورد کردوێتی ئەو شەیدانی کە کورد داوێتی ئەو خوێنەی کە کورد لە پێناو سەربەخۆی کوردستانە ڕشتوێتی لەم ڕیفراندۆمە ئێستادا هەمووی بەدیەت وەڵاهی کاکەجان یەکەم شت ئەوەیە کە ئێمە برسی نەبین ئێمە برسینە لەو ڕیفراندۆمەدا ئێمە زۆر برسینە حالەکە ماشڕەوە هەروها پارلەمانێکی فشەکەرمان هەیە و موچەمانی هیچ شتێکمان نییە بەڕاستی ناوخۆمان ڕێک نییە ئێمە بچین داوای دەوڵەت بکەین مەڕای من بێ ڕیفراندۆم بۆ 5 ساڵی دیکە دوا بخرێت نەبوو 2 ساڵ دیکە و 3 ساڵ دیکە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕۆژگار سپاس بۆ تۆ بوورە من هەرۆم دەرفەت هەبوو کاک فریادمان لەگەڵە لە قەزای پێنجۆنەوە فەرموو کاک فریاد کاک محەممەدم کاتە باش باشتر بۆ بەڕێزت کاک فریاد سەبارەت بە تۆوەری بەرنامەکەتان بەڕای من هەر کەسێک گوتی نەخێر بۆ ڕیفراندۆم لە ئێستادا ئەو دڵسۆزیم خاک و وڵات و نیشتیمانەیە چونکە بەڕاستی ڕیفراندۆم لە ئێستادا زەرری میلەتی تایە چونکە ئێمە لە شەڕێکەکەی شەڕی داعشمان لە پێشەوەکەیرانی دارایی کە تا ئێستا چارەسەر نەکراوە واتاوە کۆم دەسەڵاتە گەندەڵە حکمی کورد بکاتەوە من لای خۆمەوە لە هیچ شتێکە بەشگیری ناکەم چونکە لە زەرەر زیاتر هیچ قازانجێکیان بۆ میلەتە نەبووە کاک فریاد پێ دوایە لایەنی بەڵێ کاک فریاد پێ دوایە لایەنی دارایی و دەرونی هاوڵاتیان هاوکاری ئەم پرۆسەیە هاوکاری پرۆسی ئەنجامدانی ڕیفراندۆمە وەڵاهی چۆن تێنەگەشتم ببوورە کاک فریاد پێ دوایە لایەنی باری دارایی و لایەنی دەرونی خەڵک هاوکاری ئەنجامدانی ڕیفراندۆمە وەڵاهی خەڵکەوە خۆی نەزانێ بەشێکی بووە بە دوو بەشەوە ئێستا بەشێکی لەگەڵ ڕیفراندۆمە بەشێکی لەگەڵ یانیە ترەوە هەر کەسە لەلایەن خۆیان توانە بڕێ بە من شەخسی خۆم بە هەموو شێوەیەکە لەم نەخێر و باوەڕیش ناکەم هەتاوەکو یعنی ئەگەر بە بەڵێژ دەمبێنێ بەڵێژ زیاتر بێ ئەو وڵاتانەی کە ناتوانن یعنی ڕیفراندۆم لەم کاتەیە بکەن چونکە وڵاتەکانی تر دانیان پیانانن ئەمریکا بە پلەی یەکەم دان بە ڕیفراندۆم و سەربەخۆی کوردستانە بنێن زۆر باشە کاک فریاد سوپاس بۆ پەیوەندیەکەت لە پێنجۆنەوە لەگەڵمانە بوورە من هەرۆنەم دەرفە دەبوو شادمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو سلام علیکم برادر ڕێزەکەم عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا الله کاک شاد دەستخۆشیتان لێ یەکەم برادر ڕێزەکەم باشە زۆر سپاس دەکەم برادر ڕێزەکەم وەڵای منە پەیامم بۆ حکوومەت ئەوەیە هاور لەو خەڵکە میلەتە ڕەشە ڕوتە لێ بداتەوە کە مەعاشمان بۆ بنێرێن براکەم تۆ پێ دوایە ئاوەڕ لە گوزاران و باری گوزاران و موچی خەڵک بداتەوە یان ڕیفراندۆم ئەنجام بدات کاک شاد دەستێکەوە باخەوانەیە کە داوەکەمە لە حکوومەتەیە بەڵێ ئەگەر حکوومەتەکەمە میلەتی پێ بەخێونەکرێت بۆ ئێوە بەخۆبین نامانەوە سەر بەخۆبین حاشا ئەجاکی حەز ناکە سەر بەخۆ بێ بانانی میلەتەکەی بڕیوە لە با سەر بەخۆبین بەڵێ کاک شاد پێ دوایە سەربەخۆیی بۆچی ئەی سەربەخۆیی بۆ ئەنجام بۆ خۆشگوزەرانیکردنی هاوڵاتیان نییە حتما بێ بۆ خۆشگوزارانی هاوڵاتیانە بەڵێ پێ دوایە ئەم سەربەخۆیە بێتە خۆشگوزەرانی تۆیەکی هاوڵاتی وەڵا ئینشاڵڵا ئومێدمانەیە ئینشاڵڵا بەڵێ کاک شاد سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ تۆ ڕقیەمان لەگەڵا لە کەرکووکەوە فەرموو سڵاوت لێبێ باوانم زۆر سپاس دەکەم ڕقیە خان فەرموو ئای باوانم وەڵڵاهی خۆتە زانی کەرکووک چۆنە کەرکووک لە کێشەیە کەرکووک تشتێک هەمووی ئەبێ بە ئاگر هەمووی فەقیر و فەقارەیە باوکەکەم ئەمە کەس نیوەی لەگەڵیانی سێ بەشی لەگەڵیانە ئەمە دوا بخرێ ئەمە زۆر باشە بێ ئەو کاتە هەموو لەگەڵیان بەشگیری ئەکرد ئێستا ئەمە هەموو دەوڵەتە ئەوروپیەکانش لەگەڵیانین هەمووی تشتی وەستاون باوکەکەم هەموو ساحێ مناڵین وەڵڵاهی کوڕێت و شەهید بووە بزانێتە ئێ باوکەکەم ئەمە ئەو هابڕا بەخوا سێشی ئەم کوردە ئەفەوتێ دوای
بخا بەڕای ئەم خەڵکە زۆر باش ئەبێ بەخوا ئەو کاتە هەمووی لەگەڵیا ئەبێ پێ دوای ئەنجامدانی ڕفراندۆم لە ئێستادا پێ دوای ئەنجامدانی ڕفراندۆم لە ئێستادا دەتوانێت قەرەبووی خوێنی شەهیدەکانمان بۆ بکاتەوە جانەکەم ئەنجامدانی ڕفراندۆم لە ئێستادا دەتوانێت قەرەبووی خوێنی شەهیدەکانمان بۆ بکاتەوە والله ئیشەڵا ئەکرێتەوە بەس لەو بڕوانیم ئەگەر لەم پایە بڕە ئەوها نەکو ئەوەم دوانکانی کەسمان ئەڕوا ئەتوو ئەوە هەموو بە چەک و ئەسلاحی چاکە و بەرامبەر ئێمەیان گرتووە باوانەکەم ئێمە چیمان هەیە ئەم هەموو ڕۆڵەی نازدارە سنگی لە بەرگودەیە بۆ بە چارەسەری ناکەن بە ئاشتیە خوازانە بۆ ئەیکەن بەشەر ئاخە لەو بڕوایی سێ بەشی لەگەرینی ڕاستە ئێستا یاڵێن لە بەبەرێنە خەڵکەکە سەری لێشێواوە بە خودای لەگەریانین هەموو دەوڵەتە ئەجنەبەکانش ئەڵێن دوای بخا زۆر باش ئەبێ قەیتێکە با دوای بخا ئەو کاتە نەکەس بەڕوا نەکەس وایە ئەبێ هەموو شتە سایەسەرە بێ بەخۆشی بەڵێ باشە باوانەکەمیش بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەم بەڵێ بەڕێزانەمە بەگشتی ڕێی هاوڵاتیانمون ئەوانەی کە پەیوەندیان کرد هیچیان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم نەبوون لە ئێستادا یعنی بەڵگەشت بۆ ئەوەیە کە دەبێت باری گوزەرانی هاوڵاتیان خۆش بکرێت ینی خۆی دەوڵەت لە ئاساسە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان هەڵگیری نازناوێ بن یان ناوێ بن کە شانازی پێوە بکەن ینی دەبێت هاوڵاتیەکانی برسی نەبن چێمان لەگەڵا کاک دیارمان لەگەڵا لە قەزای پێنجۆنەوە کاک دیارم کاتت باش فەرموو ئەم کاتە با کاک محەممەد دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم کاک دیار وڵێ سەبارە بە تەوەری بەرنامەکە بێمە بەگوێی دەستەکان بکەین چونکە ئێستا هیچ دەلومەرجێکی بوون بە دەوڵەت دوورمانتیان نییە بەڵێ بەڵێ و ئێمە هێشتا گوزەرانمان خۆش نییە و دەوڵەتون بۆ گوزەرانێکی خۆشە بەڵێ وڵێ ئەگەر لێ ئێستا یا ڕیفراندۆم کرێ من هیچ لەگەستە بەخۆیانی من دەنگەدەم بانە خێر و ئێمە شەڕی داعشمان لە پێشە ئێمە ڕۆژ بەڕۆژ خراپتر و قەیران خراپتر ئەبێ و ئێمە لەگەڵ هەموو وڵاتەکانە هاوسنووری هیچ شتێکی خۆمانمان نییە تاوەکو بتوانین ڕیفراندۆمی ئەنجام بێ من بەڕای من ڕیفراندۆم دواخرێ بۆ 10 ساڵ 15 ساڵی تریش ئەو کاتە ڕەنگە میلەتی کورد بتوانێت دەوڵەتی سەر بەخۆی ڕابگەێنێت زۆر باشە کاک دیار پێ دوایە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا ئەم ڕیفراندۆمەی کە باسی لەوە دەکرێت و دەوترێت لە 25 مانگدا ئەنجام دەدرێت پێ دوایە ئەم ڕیفراندۆمە بتوانێت قەرەبووی خوێنی شەهیدەکانمان بۆ بکاتەوە هەموو تاگی کورد لەگەڵ سەربەخۆییە و هەمووی هەوڵی سەربەخۆییە بەڵام ئەم لەم کاتەیە هیچ بنەمایەکی یاسایی نییەتەوە بۆ بتوانین ئێمە ڕیفراندۆمی پێ بکەین وهەیە خوێنی شەهیدەکانیش کە هاویانەی ئینشاڵڵاوە ئەبێ لە کاتێکی ترا قەرەبوویەوە بکرێتەوە و سەربەخۆی پێ ڕابگەێنین زۆر باشە کاک دیار پێ دوایە لایەنی دەرونی و ئابووری و دارایی خەڵک هاوکارە بۆ ئەنجامدانی ئەم پرۆسەیە نەخێر هیچ نە باری دەرونی نەباری دارایی و خەڵک یعنی ڕەنگە خەڵک گار بمرێ لە بستا ئەگە سەربەخۆی ڕابگەێنرێت چونکە ئێمە هێشتا سەربەخۆی ناوە اینجا ئەگە سەربەخۆی بکرێت ڕەنگە زۆر خراپتر بێت کاک دیار هەر لە قسەی جەلابتەوە بۆ چونێک هەیە پێی دەوترێت یان دەڵێت ئەمان نەیانتوانیوە هەرێمێک بەڕێوە بن چۆن دەتوانن با بڵێن دەوڵەتێک بەڕێوە بن تۆ لەسەرم بۆ زۆر جوانەوە تایسە هیچ شتێکیان نەکردەوە میلەتی کورتاوەکو ڕازیکەن لە خۆیانی ئێمە بەبوونی دەوڵەت کە بڵێن دەوڵەت ڕاگەێنین شەقلەیان بۆ لێبین و بێنە سەر شەقام بۆیان نابێ بێمە بەپێی یاستا بەپێی هەموو شتە دەوڵەت ڕاگەێنین نەک بە شتێکی حیزبێک یا لایەنێ بەڵێ سپاس بۆ کاک دیار سپاس بۆ پەیوەندیەکە کاک دیار زۆر سپاس دەکەم لە قەزای پێنجۆن وەرگەڵمانە بووی کاک پۆڵەمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو کاک پۆڵە ئەم کاتەی تۆ بینەرەکانت باشتر بۆ بەڕێز زۆر سپاس دەکەم سەرەتا لەو پرسیارە فراوانتر دەست پێ بکەین ئایا کورد دۆست و دوژمنی خۆی دەناسێ برای بەڕێزمەوە گرنگترە یعنی ئێمە دەبی بپرسین کورد دۆست و دوژمنی خۆی دەناسێ وەڵامی ئەم پرسیارەمانداوە ئەنجا دێن بە دۆستەکانی وەرگین ئەگەر بە مێژوێکی نزیکدا بچینەوە خۆ ناوچە تعریف کراوەکان هەموو ئەو شێخە عەرەبانە بوون برای بەڕێزم کە کوردیان تاڵان کرد کوشتن و بڕۆیان کرد لە 2003 هاتن دێڵیان لە کورد کردۆوتیان سوێندە خۆی هێمەدارێکی دۆستی ئێوەی دەرفەتێکیان بۆ ڕەخسا کورد بە دۆستیانی تێگەی دەستیان بە تاڵان و بردننی ژن و مناڵی کورد کرد کەواتە دۆستی خۆی ناناسێ ئەوە لە ئافتی سنووری خۆمانەوە لە ئافتی بەغدا لە 2008 کەس زۆری لە کورد نەکرد کورد خۆی چوو لە بەندی حوتی نەتەوەی گرتوەکان عێراقی دەرهێنا خۆبەخشانە یعنی عێراقی دەرینا دەست و پێی بەسترابوو نەیدەتوانێت هەڕەشە لە کورد بکە خاڵێکی تر لە 2011 برای بەڕێزم کورد ئیسپاتی کرد کە
دۆستی خۆی ناناسێ لە بیرمانە هەر 50 نوێنەری کورد هەر 50 نوێنەری کورد بەفیتی حرەبە سونە شۆفێنیە کورد کوژەکان دەستیان بەرز کردەوە وتیان ئەمریکا بڕۆ دەرێ ئەمریکایان دەرکرد لە بیریان چووکە سەدامی ڕوخاندووە کەواتە ئێستا دەبی وەڵامی پرسیارەکە بدەینەوە ئایا کورد دۆست و دژمنی خۆی دەناسێ بەڵێ سپاس بۆ کاک پۆڵا ببوورە دووبارە دەستخۆش هەر سەرکەوتی بەڵێ زۆر سپاس دەکەم کاک پۆڵا ببوورە پەیوەندی لەسەر هێڵە کاک محەممەدمان لەگەڵە لە عربەتەوە سلام علیکم بێ عزیز زۆر سپاس دەکەم کاک محەممەدیان عەلیکە سەلام دەستخۆش براکەم باشی برا بۆ زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەناوەکە تابیەکەم براگەن زۆر سپاس کاک محەممەد وەڵی برا ئێمە بۆ شەیکی دانیێڵێن کە دەوڵەتمان بۆ ڕاگەین ئێمە دەوڵەتمان ناوێت بەڵێ حتا حکومەت پێچی ئیدارە بێ مامۆستا داما و بێ پارێ بێ منهەج کۆنەوەزی و بێ قوتابخانە سێدەوام بێ خزم خزمێنە بەردەوام بێ بەخوا کورد نایە بە دەوڵەت بەڵێ کاک محەممەد خۆی دەوڵەت لە ئەساسا بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانە پێ دوای ئەم دەوڵەتی کە باسی لەوە دەکرێت بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان بێت و ئەم ڕیفرادۆمی کە ئەنجام دەدرێت دەتوانێت قەرەبووی خوێنی شەهید و ئەو خەباتە بکاتەوە کە گەلی کورد لە پێناوی سربەخۆیدا کردوێتی و ئەوە دەبینیت ئێستا لایەنە نێودەوڵەتیەکان واروار لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان باز لەوە دەکەن کە ڕیفراندۆم دوا بخرێت پێ دوایە دوا بخرێت باشتر وەک لەوەی کە ئێستا ئەنجام بدرێت وەڵی ئەگەر بۆ خزمەتی کورد وایە و بۆ خۆشگوزەرانی کورد وایە و ئەوە وایە کورد وایە بە دەوڵەتی سەربەخۆ مەناعەتمان نەبوو هەموو کورد بە گوشت بدرایە پەینا بەڵام بۆ حیزبەلایەتی و بۆ بەلەبەلایەتی بێت حاشا وەلیدا دەوڵەتی وەمان ناوێت نەدواخری و نەپێشخرێت بەڵە سپاس بۆ کاک محەممەد سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی محەممەدمان لەگەڵە لە دووس خورماتەوە فەرموو باوکی محەممەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوکی محەممەد زۆر سپاس والله براك من سبب بريفراندوم يعني قيادي سياسي كل بريالي نم ريفراندوم دا من عليه موانية قيادي سياسي كل أم بريالي نداوا بلكو ما حزبك ومصالح شخصي خوي وركلاي انتخابات أم بريالي دا كان حزب إجبار مصالح الدنيا خوي عند ما يكوفون أو قيادة سياسية كواخ مستشار يعني يعني بونو ممكن دوس خورماتو أي دوس خورماتو شان يقدر صالح ريفراندوم بكا يستحى حاليا لفتح حختاري غير الكردانية بالكرماتو يعني ريفراندوم بو شيء أكا بو سبع دي شيء أكا أو سبع دي شيء شوان تقابل كريات أو سبع دي شيء الله أكا أروا معناه بدوز عن ريفراندوم ناكري كان أجنيه معناه دوز هيج يعني مثل لاقا ما قيادة سياسي كده أقر خاني كرديانا ودوسوغي كردن أما أنا نازان أم شيشان نازانا نازان دوز استحى شيء بدوز كردوانيا زور باشا باوكي محمد كواتل ئێستا بکری باشترەوە یان دوا بخرێت کەواتە لە ئێستادا بکری باشتریان دوا بخرێت والله ئیشێکی کردو ئەم قیادیە ئەم سەرخەندا ئیشێکی کردو دوای بخرێت زەرەی گەورەی بۆ ملەتی کورد بەڵێ دوا بخرێت زەرێکی زۆر گەورەیە بەڵێ لەبەر ئەوەی سەحاریان بەڵێ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەروەنەوەم دەرفەت هەبوو ئارازمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو کاگەڕاست کاگەڕاست ئەگەر پێ دەنگی تەلەڤیزۆنەکە کەس بکەی بۆی بە باشی گوێم لە سەڵاتی جەنابت بێت فەرموو کاکام کاتتان باش باشتر بۆ بەڕێزت کاگەڕاست بەڵێ بەڵێ کاکە بەنسبەت دەستجارێت سەرەتا دەستخۆشی تەوەرەکەتان زۆر سپاس دەکەم کاگەڕاست ڕای منم ڕیفراندۆمە زۆر جار کە هەڵبژاردنێک دێتە پێشەوە لەبەرمانەوەی دەسەڵاتی خۆیان شتێکی گرنگ بەڵێتان ئێمە بەڵێ کاگەڕاستکەن بەڵێ کاگە جان ئەم پرسار وە ئاسان نەبوو یانەهانەتە پێشەوە ئێستا کارێکی کردووە خۆکی لێی پەشیمانە بەڵام نە ئەوەیە لێی پەشیمان بێت بتوانێت پەشیمان بێتەوە نە ئەوەیە بتوانێت جێبەجێ بکات چکە لەم کاتا ئەم ڕیفراندۆمە بووە چەند ساڵ پێش ئێستا کاری بۆ بکرێت یەکەم شت مادەی 140 جێبەجێ بکرایە نکرایەتەوە سەر هەرێم ئەو کاتە بتوانێت ئەم چکە ئێستا ئەگەر ناوچە داپڕاوەکانی لەگەڵا نەبێت کەواتە کوردستان لایەکی لێ بۆوە کاگەڕاست لە قسەکانی جەنابتە دیارە لە ئێستادا نەکرێ و گوێ بە ئەو ئامۆژگاریانە بدرێت کە کۆمەلگە نێودەوڵەتی وارووا لایەنە سیاسیەکان بەتایبەت بسوودنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بدرێت کە دەڵێن لە ئێستادا ڕیفراندۆم دوا بخرێت قسەکانی جەنابەت ئەوەی لێ دەخوێنێتەوە پێ دوایە دوا بخرێت باشترە لە ئێستادا خۆیە بوویان نێوماڵی کوردی سەر یەکەم جارێ هەموو یەک بدرێ هەموو لایەنەکانی کوردی بە یەک دەنگ بچن بڕیاری ڕیفراندۆم بدەن ئێستا سەیرەکەی کۆمەڵ ئیسلامی و
بتوتنەوەی گۆڕان ئەمە تاش نازانێ ڕای ئەوان چۆنە ئەوانیش بەڕاستی ڕاشقانە ڕیاری خۆیان داوە ئێستا نازان دەنگدەرەکانی خۆیان لەم ناوایە ماونەوە نە ئەوەیە بە یەکجار بڵێن نا بۆ ڕیکیاندن ئەوەیە دەنگ بە ڕیکاندۆم بدەن ئەوانی بەڵێ سپاس بۆ کاگەڕاست سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرە لەم دەفە دەبوو کۆمەڵی ئیسلامی و بەڵێ کاگەڕاست سپاس بۆ پەیوەندیەکەت لە گەورەترین قەیران بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگەڕاست کاک فەهمیمان لەگەڵ لە هەڵەبجەوە فەرموو کاک فەهمی زۆر سپاس دەکەم سپاس دەکەم کاک فەهمیگیان ئەم ڕزانۆمەکان بۆچی ئەەکەن باوەتیربێت ئەمە هەمووی ئەم کۆمەڵایکەن لە دوای کۆکردنەوە ئەوتان ئەوانەیە ئاوارەکان سووریەکانن بەپارێ خۆیان نەکۆن و ئەمەم لە بەرەو جنوب خۆیان کۆکۆن خەڵکی دامێ دیرای لێ لە باخەڵیامانە ئەڕۆن ئەم کۆنفرانسمە دێڵەتن کەسی دەستخۆشی لە کۆمەڵەکەم و لە گۆڕانەکەم بۆ ئەوە سەریان نەلەقام بۆ عودو دەسەڵاتدارەکە ئاوا چیاسی لە ملەتە یای بێپارە لای خاتوام زایی لە وەزە جێق لە نەسا هێزی پێی نییە بڕابەڕیا حتا ناتوانێتەوە لە جیا بەڵامەوەی بەکاربێ هەر تەنیا پوڵە یای خاوەن پوڵ حەکەم ماقوڵە حەقم بەدەستە ڕۆستایە وارە بکەم تعریفی دیگاری پارە یارە مەڵێن داو پارە پەرستە کاتێ پارەبوو هیچ کەس کەسە کەوتیان نییە لە پارە نییە لە باخەلیاوەتان نیکە خۆم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەم لە هەڵەبجەوە دەستمە کردبوو کاک مەریوانمان نابانەوە ڕسوادوو سەرجا سەرجزم نابوو بۆ نانێ کاک مەریوانم کاتت باش ئەلۆ قوربان سڵاوتان لەبێت سڵاو لە جەنابەت کاک مەریوان فەرموو زۆر بەڕێز سپاس دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەت زۆر سپاس دەکەم کاک مەریوان وەڵی من ئەگەر لێم وەربگری بەڕێزتان وەکو حزبەتی ئیسلامی وەکو حزبەتی کاریگەر لە گۆڕەپانی سیاسیەری کوردستان هەروەها وەکو کەناری پەیام کە هەڵگری پەیامی قورئانە و بە حیسابە بێوە حزبێکی موسڵمان من پێم وایە کۆمەڵی ئیسلامی کەوتۆتە نێو گێژایەکەوە بۆ خۆیشی نازانێت چۆن خۆی لەو گێژاوە دەربکە کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی دیعایە واکە کە دەیان ساڵە سەرکردەکانیان فەرماندەکانیان پێشمەرگە بوون لێژوێکیان هەیە لە سەروەری لە قوربانیدار وەکو خۆتان دەڵێن بەڵام زۆر بەداخەوە دەکاتە داواکاری کوردستان داوای حەقێکی شەرعی حەقێکی یاسایی و دەستوری خۆی دەکا لەبەری ئەوەی کۆمەڵی ئیسلامی وەکو حزبێکی سیاسی ئیسلامی ئاڵپشتی پشتیوانی دەنگی گەلەکەی بکە کە 100 ساڵە جینۆساید وەرفارەکرێ بەڵام زۆر بەداخەوە کۆمەڵی ئیسلامی لەبەرێ جاش و خۆفرۆشان خۆی بینێتەوە بەڵێ کاک مەریوان ببوورە تەشیمەکە کاک مەریوان ئەو قسانێکی گەومان تعبیرێن لە کەسایەتی و شخصیەتی جەنابەت بەڵێ سپاس کاک مەریوان ببوورە کاک مەریوان بێگومان ئەمە ئێرە شوێنی تەشیرکردنیە هاوڵاتیان ئەم بەنامە بۆیە هاوڵاتیان بە کەیفی خۆیان و بەدڵی خۆیان قسەکانی دڵی خۆیان بکەن بەڵام بەبێ تەشیرکردن و تەشیریش قبوڵ ناکەین چێمان لەگەڵە کاک عەبدوڵڵامان لەگەڵە دووست خورماتەوە فەرموو کاک عەبدوڵڵا سلام عەلەیکوم براکەم عەلەیکوم السلام وەرەحمەتوڵڵا کاک عەبدوڵڵا فەرموو من داوای لێبردن لەو برابەر ڕێزاکەم کە ئەو قسانەکە ئەمە ڕێی خەڵک خۆیەتی ئەمە ئەوە نییە کە ئەو پیاوە وەکو حزبەکەی تر لە هەرچی حزبێ بێ ڕێی خۆی فەرز کات بەڵێ بەڵێ کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا پێت وایە بەڵێ کاک عەبدوڵڵا پێت وایە لە ئێستادا ئەنجام ڕیفراندۆم ئەنجام بکرێت دیان دوا بخرێت باشترە یان ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا دەتوانێت قەرەبووی خوێنی شەیدەکانمان بۆ بکاتەوە دەتوانێت دەمە بکات وەڵا قوربانگیان ئەوەیان شتێترە بەڵام ئەوەی کە ئەم دوو حزبە گەورەیە کە ئەم دوو حزبە گەورەیە یەکی 50 ساڵە هەر یەکی جاشی دەوڵەتێکن تا ئێستا شارەزای دۆستەکانی خۆیان نەبوونە ئێران و تورکیایە ئەوە ئێستا نەتیجەکەی تیبدانە چەندێ معارضن جا خەڵک بڵێ چی من بڵێم چی من ئەوە تا لە دووس خورمات و کاکە لێرە یەک دی کوردی لەو دیمۆنیە لە 65 دووس خورمات و 8 شعبی گردوێتی لەگەڵ بڵێیا بڵێم چی جاکێ حەد ناکە لەسەر بۆ خۆی هەمومان حەد دەکەین بەڵام بەجێ داخە ئێمە هیچمان بۆ نەکراوە لەلای سێ ڕوبعمان داگیر کراوە من بەڵێ چی لێ بکەم قوربان جان دەستان خۆش بێ بۆ تەوەرەکەتان بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یوسفمان لەگەڵە لە دهۆکەوە فەرموو کاک یوسف سڵاو چۆنی باسی برا زۆر سپاس سەرەتا ئەگەر ڕێگە بەم بدەیت دەبێت گلەیەک لەو ماسێتی هەیەوە داناوە چون کورد توت لە ئامۆژگاری دەستەکان وەربگێت لە ریفراندۆم ئەنی مەبەستیم لێرە ئەوەیە
ئەوانە کەی ینی کەی دۆستی ئێمەن کە دژی ریفراندۆمن یان ینی پرسیار بە جەناب دەکەم ینی ئەوانەی دەوای دو خستم یان نەکردنی ریفراندۆم دەکەن ئەوانە دۆستی کوردن ینی ئەوانە کەین عەرەب تورک فارس ئەمریکا ینی کەی ئەوانە دۆستی کوردووە کا یوسف ئەوانەی کە داواکەن کە ڕیفراندۆم دوا بخرێت و قسەی خۆیان هەیە و بەڵگەی خۆیان پێیە وهروەها بەڕێز مەسعود بارزانی کە زۆترین جار دەرەکەوێت لەسەرم پرسە و قسەی لەسەرکات ڕاگەیاندوو ئەگەر بەدیلەکەی بێ ئێمە دوای یەخین و لایەنە کوردیەکانی ژەڵێن دوای بخەن وەکو کۆڕان و کۆمەڵ وهروە کۆمەڵگە نێودوڵەتی دوای بخەن بۆ ئەوەی کە لایەن گوزەرانی هاوڵاتیان خۆشتر بکرێەوە باشتر بکرێ و ئاشتەوایی سیاسی هەبێت و لایەنە سیاسیەکان دەست بخەن ناو دەست یەکتری و بەیەکەوە باز لە ئەنجامدانی ڕیفراندۆم بکەن یعنی بۆڵێ یەک دەقەپەستێک دەغەم مەجاڵم بۆم بدە برای بەڕێز گیان ئێستا ینی لە سەرەتا ئەو قسە بوو کە دەمانەوت ینی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوە نییە ئێستا ریفراندۆم بکرێت بەڵام هەمومان دەبینین بە چاوی خۆمان لە دهۆک لە سلێمانی لە بادینا لە زاخ و لە هەر شوێنێک بە سەدان و بە هەزاران خەڵک کۆ دەبێتەوە ینی ئەمە دەبرین لە خاستی خەڵک دەکەتن جگەل ئەوە ینی دکار دەکەم بەس یەک قسە ینی ئەوانەی پێش و هەندێک کەس باسی کۆمەڵ و گۆران ینی خۆزگە هەمومان ینی لەم پرسە بە کە پرسێکی نەتەوەی پرسێکی چارەنووس پرسێکی سەربەخۆ هەمووان یەک دەنگ بۆ یەک هەلویست باین تێدەگەی ئێستا بەس ئەم قسەیەش بڵێم ینی ئێستاش گۆران و کۆمەڵیش ناڵێن ینی ئێمە لەگەڵ ریفراندۆم نین ئەوانیش لەگەڵن ئەوانیش تا ئێستا ینی بەرسمی نەگوتووە بەڵام ینی مەبەستم ئەوەیە ینی ئەم شتە دەبێت ئێمە لەناو خۆدا هەمووی یەکدەنگ بین هەمووان یەک بگرین بەڵێ سپاس بۆ کاک یوسف سپاس ji bo peyvendê kak Yusuf ji duhokê digelmede bû kak Mihamedman legela li Kerkûk pêma peyvendekî kak Mihamed daxirayewa bi hîwayê carekî dîke bitwanet peywendîman pêwa bikatەوە min li torî komelatî Facebook hindێک لەو کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە کە لە پەیجی پێیان بیڤەوە سەبارەت بەم پرسە نووسراوە بیلال علی دەڵێت پێویستە گوێڕایاڵی دۆستەکانمان بین کە بەرژەوەندی میلەتیان بەلاوە گرگەن نەک کەسانێک کە میلەت بەرە و شکست دەبەن ئیلا ئەحمەد دەڵێت کورد لەلایەن خۆی خۆیاندا گوێ لە بیر بۆچوونەکانی خۆیان ناگرن چۆ سوود لە بۆچوونی وڵاتانی دەرەوە وەردەگرن فائز ئیسماعیل دەڵێت کورد دۆستی نییە جگە لە ئیسرائیل ئەویش من سیخەم پێی نییە بەڵام حیزبەکان هەریەکەیان دۆستێکی هەیە ئەویش بۆ ئەوەیە دوژمنی قەومی بۆ خۆیان پەیدا بکەن یان بن کوێمان لەگەڵە کاک ئارامان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک ئارام سڵام کاتۆ باش زۆر سپاس کاک ئارامگیان فەرموو دەربارەی ئەم ریفراندۆمە بەڵێ ئەمەوێت دەربارەی ئەو قسە بکەم کە فەرموو ئەلۆ فەرموو کاک ئارام بەڵێ دەربارەی ئەوەی کە ئەم ریفراندۆمە پێویستە هەر بکرێت چونکە ئەگەر نەکرایە بۆ نمونە 10 ساڵی تر خۆمان و حیزبەکان ڕخنیان لێگەر جا لەبەر ئەوە سوود وەرگرتن لە قسەی دۆستەکان گرنگە بەڵام ئێمەش مبەریدی خۆمانەیە چەند جاری ترە تجروبەیە کراوە جا لەبەرەوە ئەوە تا عەبادی ئەڵێ مالیکی و جوانە نە لە ئێستا نە لە داهاتووشە جا کەواتەکە لە داهاتووشە نەتوانین بکەین بۆ ئێستاکە لە کاتێکە ئەوان زەعیف و سووریا زەعیف و تووشە بەرژەوەندێکی باشی پێیە اینجا لەبەر ئەوە ئەگەر تووشە بێوێت تێشی باش بەپلەیەکم لە خۆی تێگەیە لەبەرەوە بکرێت زۆر سەرکەوتووترە بێت و ئەو نە لە ئێستا نە لە داهاتووە ناوێت بکرێت بەڵێ سپاس بۆ کاگەرام سپاس بۆ پەیوەندیگە کاگەرام ببوورە من هەرم دەرفەتە بوو کاک محەممەد لە کەلارەوە لەگەڵمانە لە سەرخەتە ببوورە کاک محەممەد فەرموو عەلەیکم سەلام ورحمەتوڵڵا کاک محەممەد بەڕێزگرا گیانەمانە باسی ریفراندۆمەکەن لەوانەیە وەکو ئەو یانزوو سپتەمبەر کە بیرکردووە مخابراتی ئەمریکا و ئیسرائیل یانزوو سپتەمبەریان دروست کرد ئەمان زۆر بیرەکەنەوە ئیسرائیل ریاستات سەرە بێ بەس وادارم خۆ بگرێ قەت ریفراندۆم سەر نەبگێرە ئەمانە بڕێ دیزی و مافیان بتانگرێ بەسێر خەڵکی کوردستان و کوردستان خەڵکیان بەچی کردووە ئەمانە لە ئیسرائیلە لەناو خەڵکان ناچیدان خەڵک مەحالاتی چرا خەڵک مستانی چرا لەلای ئەختاق قردنیەکەن دەبلا ڕۆژنامەی ئەختاق قردنیەکەن دەبلا ئەنجامیان لە سلێمانی نایە دۆخەلات ئەمە نەهات دۆخەلات ئەمە بەدەستکاران مالیکەوە سەرەکی ئەمەنی ئەوە دیکتاتۆر دەوانە وانە بڕێ مافیان نەوت بوێن ئێمە قەد ئەوانەمانەکە قەبوڵ نییە ریفراندۆمەکەن بڕۆن بەخان هەولێر بیاکەنەوە
أو في بعض يخل جلس ما عندي بجوار ولا ثلاث وأنا بساعتين بلاش. کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت هەنگاومان لەگەڵ لە باڵاکایەتی ئەوم کاتت باش فەرموو جان باش دەستخۆشی بەرامێت دەکەم بەڕێزم سوپاس دەکەم کاک هەنگاو سپاس دەکەین بەڕێزم سۆرانەت بە ڕیفراندۆم بەڕاستی چینی هەژاران خەڵکی کوردستان لەگەڵ ڕیفراندۆمدانە بەڵام ئەوە لایەنە کە دەری کردیە و بە کەیفی خۆی نازانم بۆ وا دەکە لەبەر پێنا و کۆشت و پێنا و دەسەڵاتی خۆیتیان وازانم بۆ هەندێک کە لەبەرەوەی قەیرانت زۆری لەسەر ئەو هەرێمە دروست کرد بڕینی موچەی خەڵک و خەڵکی لێ موچە کرد و وەدیسانەکە پەرلەمانی فلیت کرد پەرلەمانی دەرکرد یعنی یاساکان بەڕاستی سەروەرینە لە هەرێمی بەڵام ئەوە مەشغولکردنی خەڵکە چونکە بەڕاستی چینی هەژاران و خەڵکی نیشتیمان پەروەر و دڵزۆری ئەم کوردستانە لەگەڵەوەدا نییە چونکە ئێمە کە دەبینین هەرێمەکەمان بەڕاستی سەر بخۆیە چونکە ئەمە هەمومان بەسەر بەخۆەوە دەژین لە هەرێم چێدەوە چێ حکوممان دەکا ئێمە باشە کاک هەنگاو پێت وایە یان پێت باشە لە ئێستادا ئەنجام بدرێت یان دوا بخرێت پێم باشە ئەو ڕفراندۆمە دوا بخرێت بەڕاستی ئێمە ئەگەر دۆستەکانمان بەڕاستی ئەگەر لەگە دۆستەکانمان نەبی لەبەرەوەی ئەگەر دۆستەکانمان پشتگیریمان دەکەن بە تایبەتی وڵاتە پێشکەوتەکان ئەمریکا و دنیاە ئەگەر ئێمە بەڕاستی پشتی پێ بکەین بەڕاستی سبێنی ئەو پشمانتی بکات کوردستانەکەمان وێرا سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر ببوورە من هەرونەم دەرفەت هەیە محەممەدمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك محمد جان فەرموو چۆنی براکەم زۆر سپاس دەکەم دەستخۆشیان بەرنامەی و لێکەین زۆر سپاس کاک محەممەد برای بەڕێزم بەم سپێر ڕشاندۆمەوە نە ئەسڵی هەیە نە ئەساس بەڵێ تەپۆشکردنی ئەو هەموو گەندەلەیە کە ئەم لایەنە سیاسیانەیشن بەڵێ کاک محەممەد پێت وایە بۆ وڵاتی ئەو برادەری کەرکووکیش کە ئەوێت ئەمانە جاشن و عەلی بابی جاشە بەڵام خۆیان جاشن نابوو بوورە کاک محەممەد ببوورە تەشیر مەکە با نەبێتە جواب و جوابکاری نامانەوەی بگاتە ئەوە هەموو عالەمەزانێ ئەوان چین و چیان کردووە بەم میلەتە زۆر باش کاک محەممەد پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا ئەتوانێت خوێنی ئەو شەهیدانە قەرەبووی خوێنی ئەو شەهیدانەمان بۆ بکاتەوە کە ساڵانێک لەبەر دەوڵەتی کوردی و کوردستانێکی سەربەخۆ جەنگاون و خەباتی شاخیان کردووە وەروەها شەهید بوون و خوێنیان ڕشتووە لە پێناویدا پێت وایە قەرەبووی ئەمان بۆ بکاتەوە ئەم ڕیفراندۆمەی لە ئێستادا کە دەوترێت ئەنجام دەدرێت برای بەڕێزم برای بەڕێزم کەس نییە لەگەڵ دەوڵەتی کوردیانە بێ هەموو تاکێکی کورد لەگەڵ دەوڵەتی کوردیایە بەڵێ بەڵێ بەڵام وەڵڵاهی ئینسان برای دەبانە نییە چونکە ئەوەندەیان درێ لەگەڵ خەڵک کردووە یان درێ لە خەڵک بڕۆی دیان نەماوە یا هیوادارم کەس نەکێ بۆ دەنگدان و هەمووی بە نەخێ دەنگدا زۆر سپاسەکە بەڵێ سپاس بۆ محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمانە بووین ئاسۆ محەممەد دەڵێت بۆ سەرکردەکانمان گوێ دەگرن هەتا سوودی لێوەرگرن سامی سلێمانی دەڵێت کورد دۆست و دوژمنی خۆی لێ تێکەڵ بووە موسادەها دەڵێت یەکەم جار پێویستە نێوماڵی خۆیان ڕێک بخەن ئەو کاتە گوێ لە دۆستەکانیان بگرن بەرهەم محەممەد دەڵێت تاکە چارەسەر ئەوەیە کە ڕیفراندۆم دوا بخرێت لوقمان ئەحمەد دەڵێت ئەگەر سەرکردەکانی کورد تۆزێک سەیری ڕابردویان بکەن تێدەگەن کە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا پشتگیریان نەبێت ناتوان ئەم کارە بکەن چونکە کورد چەند جارێک هەوڵی داوە بۆ ئەم کارە ئەو وڵاتانە پشتگیریان نەبوون فەشەلیان هێناوە کاک ئەمیرمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک ئەمیر ئەلۆ بەڵێ کاک ئەمیر کاکە دەربارەی ئەو ڕیفراندۆم و ئەو مۆزوعی کاک ئەمیر پێت وایە دوا بخرێت باشترە یان ئێستا بکرێت چۆن پێت وایە دەبێت کورد چۆنە بێت سوود لەو ئامۆژگاریانە وەربگرێت کە کۆمەلگای نێودەوڵەتی دەیکا و هەروەها کورد لە ناو خۆیدا دەکات لە بەرامبەر ڕیفراندۆما کە دەڵێن ڕیفراندۆم دەبێت دوا بخرێت پێت وایە دوا بخرێت باشتریان بکرێت لە ئێستا بەڵێ جواب بخێر باشە لەبەر ئەوەی ڕێکارەکان ڕێز پێ نادا ڕێکارەکانی ناخۆی بەڵێ کێشەکانی ناخۆی ڕێز پێ نادا بەڵێ تێدەگەی کاکە بەڵێ
باشی کەس مزایدەی نەکەم برێ کۆمەڵ لەگەڵ لێو گۆران لەگەنیا بەڵێ کۆمەڵ کاک عەلی باقیر هەر لە قەدیمەوە حەولی دایە لە بۆ سەر بەخۆیی ئەم دەزانم ئاگام لێیە بەڵێ لە ڕووی شەرعەوە هەر کاک عەلی باقیر لا نادا بەڵێ دەیشتین بەڵێ ئەگەر یەک کەکەری ڕاستۆ لەناو ملەتی کورد کاک عەلی باقیرە بەڵێ کەس کەنیە باز بەڵێ سپاس بۆ کاک ئەمیر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەمیر زۆر سپاس دەکەم شادیمان لەگەڵا لە ڕانیەوە ئەم کاتت باش فەرموو ئەم کاتت باش کاک محەممەد زۆر سپاس دەکەم خاتوشانی زۆر سپاس بەزم هەیە بۆ جەنابەت ئەڵی کارمەندانی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ وڵا ڕاستەکەی ئێستا کاتەکە وەکو یعنی دوو لیستە گۆڕانی کۆمەڵ ئێڵێن ئێستا بەتەواسی یعنی بەڕاستی کاتی ئەوە نییە کە ڕێساندەم ئێمە ئەدەگوێت و ئامۆژگارە نەفری کە کەناڵەکە یعنی مەبەست بەڵێ شادی خان پێ دوایە ئەنجامدانی ڕیفراندۆم کە گۆڕان و کۆمەڵ وارووە کۆمەلگەی نێودەوڵەتی دەڵێت لە ئێستادا ئەنجامی دەدەن ئەم ئەنجامدانی کە لە ئێستادا لە 25 مانگدا بەتەمان ئەنجامی بدەن دەتوانێت قەرەبووی خوێنی شەهیدەکانمان بکاتەوە بەتەئکیدی نەخێر ئەو شتا پەیمانیە ڕوودا و پێشانە نەشا دلێ ئەو وەختانەی جیران دەوروبەرت یعنی لە خەڵکدان بۆی بزانە چ پلانێک دانن بۆ جارە ڕێفراندۆم کە لە دژی هەرێمی کوردستان ئەنجامی بن ئیترەوە چ باشێکی تێئادا ڕێفراندۆمەکە بەڕاستی ئێستا کاتێکی گونجاو نییە بۆ ڕێفراندۆم هەموو کوردێک حەزەکات دەوڵەتی سەربەخۆی هەبێت بەڵام لە ئێستا کاتەکەی گونجاو نییە ئێمە دەڵێت گوێ لە وڵاتانی تر بگرین ئێستانە بۆ کاتێکی تر دەرفەتی تر بەدڵنیایەوە هەواڵەکەیەتەوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم من دڵنیام 25 مانگە ڕێفراندۆمەکە ئەنجامەدرێت بەڵام هیوادارم کە لە ئێستا دەسەکەوت نەبێت لەدا خەڵکە زۆر باشە خاتوشادی پێ دوایە دەبێت لایانی ئابووری و دارایی خەڵک هاوکار بێت بۆ ئەنجامدانی ئەم ڕێفراندۆمێکی لە ئێستادا باز دەکرێت یعنی خۆی خۆیان چونکە لێستادا ئابووری زۆر خراپە هەر لەبەر ئەوشە لانێ ڕێفراندۆم کێشەکە قوڵتر بێتوانێت بەڵێ خاتوشادی سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم ڕۆمیمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو ئەو کاتت بات زۆر سپاس دەکەم برای بەڕێزم ئەو ڕێفراندۆمە هەموو ڕێفراندۆم هەر ناکرێ بەڵێ ئەمە بەس ئەوەیە وەرەقەکە بۆ ئەوەی استیفادە بکەن لە بەغدا بەڵێ جا ئەمە ئەکرێت ڕێفراندۆم بکەن وەرەقەیەک بۆی کەفسار لە بەغا بکەن ئەکرێت پرسێکی وا گرنگ بۆ بەرژەوەندی بەکاربهێنرێت بەڵێ ئەمە بۆ بەرژەوەندی حەزبیە نەک بۆ بەرژەوەندی ملەتە بەڵێ بەڵێ کاک ڕۆمی پێ دوایە لە ئێستادا کە باز دەکرێت لە 25 مانگ ئەم ڕێفراندۆمە دەکرێت پێ دوایە ینی دۆستەکانمان کۆمەلگەی نێودەوڵەتی واروەها دۆستەکانمان لە ناوخۆ کە دەڵێن دەبێت دوا بخرێت باشترە بە قسەی ئەوان بکەین باشترە یاخود نەخێر بە قسەی سێلایان و چوارلایان بکەین و ئەنجام بدرێت باشترە خۆی هەر ناکرێت ئەمە بەس پرۆپاگەندەیە بۆ ئەوەی چونکە ئەبینین نە بە کەسە لەنیوەرە دەنگ بدەن بەس ئەوە بەس ئەعلامەکان ئیشەکەن و تەواو خۆی ڕێفراندۆمەکە هەر ناکرێت بەڵێ سەرۆک مەحەمدجەلال وتوێتی ئەم دەوڵەتی کوردی لە شاعرانەوە دەست پێیەکە نەک لە پرۆپاگەندەکان ئەمە هەموو گەندەڵن بۆ بەرپرسانی خۆیان بۆ گێفانی خۆیانە نەک بۆ خەڵک نە بۆ نەتەوەیە ئەگەر پرسەکە نەتەوەیی با لە هەلەبچە و سلێمانی و کەرکووکش وەک گەرم و گورە وەک دۆک و زاخۆ بەڵە سپاس بۆ کانگڕەمی سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسندی دگەڵمەدایش زاخۆیە کەرم کە کاکسندی نەری ناتە چیە لەسەر وی مژاری ئەو دەمەوە بۆ شوەز دەستخۆشیلەوە و بەرنامەوە دەکەم سپاس ji بۆ te کاکسندی کەرمکە عزیزی زۆر مەمنونم خودی لێرینەوە زانیت کە وەکو بژن دەوڵەتی دوو کەس نابیشتەوە ڕێفراندۆم بووە و ڕأیا کۆمەڵ و ڕأیا گۆڕانێژێک خۆ نەگوتەمە ڕێفراندۆم نابێت هەمیان ڕێفراندۆمت بێت بەسی باسی بژیوێ خەڵکیت بکەن باسی ژیانە خەڵکیت بکەن باسی ئۆرۆمیا خەڵکیت بکەن یعنی وانش نەگوتەمە هەر کەسێکی ڕێفراندۆمت بێت هەر کەسێکی سەربەخۆی دزێتن مە هەمیان دەوڵەتت دزێتن و ئەم چاوەڕێی دووستا بکەن و برادەرەوە بکەن کەس نابێژێت ملەتی کورد بساڵەوان و تاریخان
ئەوە چەند سەدەها ساڵە کەس نابێتەوە بۆ دەوڵەتە کوردی کەس نابێتەوە حەقێوە کەس نابێتەوە مۆفێوە تاکە ترکا 5 میلیۆنە حتا نوکە ترکا مۆفی زمانی نەبیە بە هەمی 2 ساڵە ترکا مۆفی زمانی هەی زمانی کوردی باخەبن زۆر باشە کاک سندی دنهاتە پێتڤە ڕیفراندۆم بهێتە ئەنجامدان بەدەست پێ نەگەشتم زەحمەنە دنهادا پێتڤە ڕیفراندۆم بهێتە ئەنجامدان وڵی پێمان باشە ڕیفراندۆم بێت ئەنجامدانێ ڕاستی بەس وەکو بێژن احتیمالە ڕایۆندێک ئەحزاب سیاسی وەختەکەنە گونجایە احتیمالە یعنی بەرژەوەندیە ملەتی تێدانە زی وەختیدا یعنی بوشوری سیاسی گەلێکی تایسەوێ دشتێ بەس ئەم هێویستێن هەمی ئەحزاب گەل کۆمەڵ و گەل جەنۆبێ کاش عەلی باپیر و گەل گۆڕان پرینە خوارێ و بەرژەوەندیە ملەتی خوا بینە پێشچاوان سپۆتیە جەنۆبێ واجد بکەن بەڵێ سپاس ji bo پەیوەندیاتە کاک سندی دگەڵمەدا بووی سپاس بۆ تۆ بەڕێبەرزان هەندێک لەو کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە ڕەوا دەڵێت کورد ئامۆژگاری وەرناگرێت دۆستی کەمە و دژمنی زۆرە بە تایبەتی لە ناوخۆ تا لە ناوخۆ ئاوا بێت حاڵی لە ڕابردوو خۆشتر نابێت سەردان محەممەد دەڵێت کورد دۆستی نییە کورد نابێت ئەم جارە گوێ بدات بە هیچ کەس و وڵاتێک ئەم جارە کورد دەبێت تەنها پشت بەخوا ببەستێت پاشان بەخۆی فائز ئیسماعیل دەڵێت کورد دۆستی نییە جگە لە ئیسرائیل ئەویش من سیقەم پێی نییە بەڵام حیزبەکان هەرێکیان دۆستیان هەیە ئەویش بۆیە دژمنی قەومی خۆیان بن ئەوەیش بۆ ئەوەی کە دژمنی قەومی خۆیان بن بەڕێبەرزان ئەمە بە شێوازی گشتی ڕەو بۆ چوونەکانی هاوڵاتیانە کە زۆربەیان پێیان وایە لە ئێستادا ڕیفراندۆم ئەنجام لەدەن لەبەرەوەی کە ئەم ڕیفراندۆمێکی ئێستا باسی لێو دەکرێت ناتوانێت قەرەبووی خوێنی شەهیدەکانمان بۆ بکاتەوە هەروەها و دەبێت لایەنی ئابووری و دارایی واروەها لایەنی معنەوی خەڵک بەهێز بکرێت بۆی کە بتوانێت لەم ڕیفراندۆمی ئێستادا کە دەوترێت ئەنجام دەدرێت هاوکار بێت بەڵێ بەڕێزان بەم شێوە شاتینە کۆتایی بەرنامی ئەم جارەمان ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵفەرمون تا بەرنامەیەکتر و بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورەتان دەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ